مەدی حاجی محمود قسە دەکات دەبینین لە بینی سەفەوی و عوسمانیدا لە سیەکاندا پەیمانی سەعدابات و پەنجاکان پەیمانی بەغدا و هەفتاکان جەزایر و هەشتاکان ئەنقەرە و دەیان پەیمانی تر لە دەوری ئێمە سوڕاونەتەوە و لەسەر قەزەی کورد و میلەتەکەمان بووە کە هەمیشە باجەکەیشی خەڵکی کوردستان داوێتی. بۆیە ئێمە پێویستە عیبرەت لەو هەموو ڕابردووە لەو ناخۆشیانە وەربگرین. ئێمە تەنها بە خۆپیشاندان و بە ئیمزایەک و مرەکەوی سەر کاغەز لە ڕاستیدا پەیمانی لۆزان هەڵناوەشێتەوە. پەیمانی لۆزان لە یەکگرتن و یەکڕیزی و یەکهەڵوێستی سیاسی خەڵکی کوردستان بە هەموو چین و تویژ و کەسایەتی و حیزب و ڕێکخرا و لایەن و ڕۆشنبیر و ئەکادیمی و عەشایر و بە هەموویەوە ئەتوانن یەک بگرن و پەیمانی لۆزان خۆی بۆ خۆی نامێنێ و کۆتایی دێت. واتە هەمووی لە یەکگرتنەوەی میلەتەکەماندایە نەک تەنها بە خۆپیشاندان. بۆیە ئەمڕۆ ئەو یادە گرنگە کاریگەرە ئەکەینەوە لە دوای ئەو ڕێکەوتانەی کە ئیمپراتۆرێتەکان لە بینی خۆیاندا چ کاتی هەڵوەشاندنەوەی ئیمپراتۆرێتی عوسمانی و کۆماری فەڕەنسی و ئیمپراتۆرێتی ژاپۆن و شانشینی یۆنان و یەگۆسلافی و شانشینی ڕۆمانیا و هەموو ئەمانە یەکیان گرت بۆ بەرژەوەندیەکان بۆ ڕێخستنی خۆیان. تەنها تورکیای ئەتاتورک و تازەش هەوڵی ئەوەیدا هەمویان ئەوانەی هەموو قبول کرد تەنها لە پێناوی هەڵوەشاندنەوەی سیڤەردا بوو. واتە هەموو ئەوانە لە پێناوی ئەوەدا قبولیان کرد کە ئەو کاتە حدودەکانی عێراق و سووریا و زۆر وڵاتی تر تورکیا و هەموو ئەوانە یۆنان و ئەمانە حدودەکان دەستنیشان کرا. دوای ئەوەی کە ئەو ڕێکەوتنانە لە نێوان ئەواندا کرا لە بەتایبەتی لە 1648 و ڕێکەوتنامەی ڤیلیستیا ئەو کاتە هەمویان ڕێکەوتن و ئەو شەڕە خوێناوی نێوان بەشە جیاجیاکانی کەنیسەکان لە ئەوروپا کۆتایی هات و هەنگاویان نا بەرەو ئەوەی کە جارێکی تر خۆیان ڕێخستەوە نەک تەنها هەر خۆیان ڕێخستەوە بەڵکو هەنگاویان نا بۆ دەست بەسەراگرتنی وڵاتانی تر و چارەنووسی سنوورەکانی وڵاتانی تریش ئەوان دیاری بکەن. ئەوانە واتە لە نەتیجەی ئاشتی خۆیاندا توانیانەوە بکەن. بۆیە کوردیش ئێستا لە هەموو کاتێ زیاتر پێویستی بە ئاشتی و ڕێخستنی ماڵی کوردستانی و خۆڕێخستنەوە هەیە. ئێمە بۆ هەر بڕۆین لە پاریس و دبلن و بەریتانیا و تاران و ئەنقەرە و وڵاتانی تر ئاشتمان بکەنەوە بۆ خۆمان هەموو لەو وڵاتی خۆمان و لە خاکی خۆمان و لە ناو پەرلەمانی خۆمان و لە ناو شەهیدانی هەڵەبجە و ئەنفالدا خۆمان بۆ خۆمان وعد بە یەک نەدەین و ئاشبوونەوەیەکی گشتی بکەین. بۆیە ئێمە پێمان وایە ئێستا هەلومەرجەکان زۆر گرنگن، حەساسن لە هەموو دنیادا. پێمان وایە ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە رووسیا و ئوکرانیا ئەوە شەڕی شەرق و غەربی کۆن و پێشترە. ئەوەی ئێستا ڕوئەدا لەو ناوچەیە ئەوانەی کە ئێستاش لە بەرنامەکاندا هەیە ئێمە پێمان وایە تەنها پێویستی و کلیلی کردنەوەی هەموو ئەوانە یەکڕێزی خەڵکی کوردستان و میلەتەکەمانە. ئەمڕۆ لەو کۆبوونەوەیەدا لەو دیدارەدا ئێوەی بەڕێز هیوادارم چ لە پانێڵەکاندا و چ لە دواییە بە نەتیجەیەکەوە دەرچین. واتە ئەم کۆبوونەوەیە تەنها ئەمڕۆ نەبێ، درێژە بکێشێ لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، لە هەڵەبجە، لە گەرمیان، لە دراپەڕین، لە زاخۆر، لە چەمچەماڵ، لە هەموو شوێنەکانی کوردستان درێژە بکێشێ بۆ ئەوەی ئێمە تەنها ئەو چەکەی کە هەمانە چەکی ئاشتی و پێکەوەبوون و یەکگرتن و یەکخستنی هەموو هێزەکانمانە. یەک بۆ یەککردن تەنەزول نییە، یەک بۆ هەموو لایەنە کوردیەکان ئەوە من پێم وایە دڵسۆزیە پیشانەدات بەرامبەر بە یەکتر. تەنەزول بۆ دەرەوەی کوردستانە،
بۆ ئەوان تەنەزولەکە بچیت بەڵێ دیداری گوڵەخانە بوو بۆ یادی 100 ساڵەی